بڵاوکردنەوەی هەواڵی کوشتن خۆکوشتن و ئەو هەواڵانەی کە جۆرێک لە مورکی کۆمەڵایەتیان هەیە و ئەگەری دووبارەکردنەوەی هەیە لاساییکردنەوەی هەیە لە ڕووی ئیتیکیەوە نەگونجاوە. بۆچی نەگونجاوە؟ لەبەرەوەی حەزی زانین و دووبارەکردنەوەی ئەو تاوانە لای وەرگرت دروستەکە. بۆ نمونە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە بەرنامەجێکە لەسەر هەڵدانەوەی دۆسیەکانی دادگا و تاوان. بەشێک لەم دۆزیانە بۆ نمونە پەیوەندی هەیە بە تلیا کێشانەوە، هێنانی تلیاک، فرۆشتنی کڕێنی، هەندێکی تر پەیوەندی هەیە بە دزیکردنەوە، هەندێکی تر پەیوەندی هەیە بە عملی تیرۆریستیەوە. کاتێک کە ئەوەی کە لە پۆلیسا پێی ئەڵێن کەشفی ئەدلە، کەناڵێکی ڕاگەیاندن دووبارەیە کاتەوە، ئەم دووبارەکردنەوەەوە ئاکا لە وەرگرت بە دوای ئەو هەنگاوانەیە بڕوە. بۆیە باشتر وایە کەناڵەکانی ڕاگەیاندن خۆیان بپارێزن لە بڵاوکردنەوەی ئەو تاوانانەی کە جۆرێک لە حەزی زانین و فێربوون لای وەرگرت دروستەکەن، بە تایبەت لە شێوازی ڕۆماڵکردنیە. بۆ نمونە کەسێک کە خۆی ئەکوژێ هیچ ئیجاب ناکە تۆ بێیت کامێرا بخەیتە سەر ئەو پەتەی کە خۆی پێوە هەڵواسیوە و ئەو پانکەی کە خۆی پێ هەڵواسیوە، تۆ لێرەوە وردە بینەرەکە یا وەرگرەکە ڕائێنی لەسەرەوەی ئەگەر خەمێکی هەیە، ئەگەر خەفەتێکی هەیە، ئەگەر ناخۆشیەکی هەیە، نەزانێت چۆن تعبیری لێکە و بیری لەوە کردبێتەوە کە خۆی بکوژێ، ڕەنگە ئەو تەرەقانەی کە تۆ پیشانەی ئەو بە خەیاڵی ئەوان نهاتبێت. کاتێک کە تۆ پیشانەی ئەویش دەچێت دووبارەیە کاتەوە، لێرە میدیاکەی تۆ کەناڵەکەی تۆ ئەبێتە سەرچاوەیەک بۆ هاندان، سەرچاوەیەکی فێرکاری بۆ خەڵک فێری ئەوە بێ کە چۆن ئەگەر مشکلەیەکی هەبوو بەرگە نەگرێ بۆ بچە خۆی بژێ بۆ بۆم تەرەقەی کە تۆش بۆ پێشنیاز کردووە. یا بۆ نمونە گزیکردن یا دزیکردن، بۆ نمونە لەو ماوەی پێشوە کەناڵێکی تەلەڤیزیۆنی کەسایەتیەکیان هێنایە سەر شاشە زۆر بە ئاشکرا بە شانازی و باسی جۆرەکانی قۆپیەکردنی ئەکرد. بە دوای ئەو حەدەسەیە بینیمە لە هەندێک لە زانکۆکان ئەو قۆپیانەیان ئەکرد کە ئەو بووی پێشنیاز کردبوون، بەشێکیان لەسەر دەبەی ئاو، بەشێکیان لەسەر جاف، بەشێکیان لەسەر کلێنە. سەر هەفتەی پێشوو لە یەکێ لە پەیمانگاکان عملیەکی قۆپیەکردن گیراوە کە یەکێک لە تەلەبەکان لەسەر کلێنز نووسیوێتی هاوشێوەی ئەوەی کە لەوێ باس کردووە. لە زانکۆیەکی دیکەمە 8 کەس بە یەک جار بە قۆپیەکردنەوە گیراون کە هەموو ئەو عملیانیان بەکارێناوە کە ئەو لە بەرنامەجەکەیە پێشنیازی کردووە. بۆیە ئەمانە بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەبێ فلتەریان هەبێ، فلتەر هەم لە ڕووی میدیاییەوە چ شتێک لە ڕووی میدیاییەوە گونجاو بڵاو کرێتەوە و فلتەریش لە ڕووی یاساییەوە. هەندێک شت هەیە لەگەڵ یاسابەرکارەکانی هەرێمی کوردستاندا نەگونجاوە، ڕێگە پێ نەدراوە، تۆ بێ بەری پێ بگری. هەندێکی تریش هەیە لە ڕووی ڕێساپیشەیەکان و نەگونجاوە، ئەمە مەفروزە ئیشی لەسەر پێ. مالەسەر لە کوردستانە ئێمە فلتەری میدیاییمان زۆر زایفە، زۆربەی کەناڵەکان تا ئاستی نەبوون ئیمانیان بە فلتەری میدیایی نییە و بەشێکی زۆریش لەو ڕۆژنامەنووسانەی کە ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندنە ئیشەکەن بەڕاستی بە هیچ فلتەرێکی نە ئەکادمی نەمیهەنی نەڕۆشتون و لە نەتیجەوەی ئیشێکی دەست نەکەوتووە، لە شوێنێکی ترا ئیشێکی هەبوو وازی لێنا و لێرە بە ئاسانی وەرگیراوە لە کەناڵێکی ڕاگەیاندن دەستی کردو بە ئیش. بەشێکیان لە نەزانیەوە ئەم جۆرە هەواڵانە بڵاوەکەنەوە و بەشێکیشان مبەرمەجە، ینی بە بەرنامە ئیشی لەسەرەکە. بۆ نمونە هەدەفی ئەوەیە کەسایەتیەک بشکێنێ، ئەو کەسایەتی ئێنێ ناوی سیانی ئێنێ، جۆری ئیشەکەی ئێنێ، وەگەرنا کەسێک کە خۆی کوژە چ پێویستەکە باسی ڕابردووی بکەیت، لەگەڵ کێ زەواجی کردووە، لەگەڵ کێ جیابەتەوە، چەند جار زەواجی کردووە، چەند جار جیابەتەوە، کەسوکارەکەی کێ، خزمی کێ، ئەمانە هیچ پێویست باز بکرێن. ئێمە ئەگەر سەیری وڵاتانی وەکو ئەوروپا خۆراوا بکەین، ڕەنگە هەندێک لە وڵاتانی وەکو سویدمان هەیە کە سەرزەمینی ئازادیەکان هەموو جۆرە ئازادیەکی دەربڕین، ڕۆژنامەوانی، جلوبەرگ، جەستەیی، ئەمانە تیا واریدا، بەڵام و زۆرترین ڕێژەی خۆکوشتنیش لە وڵاتێکی وەکو سویدەیە، بەڵام بەدەگمە نەبینی لە کەناڵێکی میدیایی سویدی بۆ مکەسەفەی کە میدیای کوردی تەختەی ڕووداوێکی کوشتن یا خۆکوشتنەکە ئەو لەوێ بڵاوی کاتەوە. لەبەرەوەی مەترسەکە ئەوەیە ئەم زاهیرەیە بڵاو نەبێتەوە و خەڵکێک چاوی لێ نەکات. لە کوردستانە وەکو وتم لەبەرەوەی بەشێکی لە نەشارەزاییە و بەشێکیشی بە شارەزایی ئەیکا، دیتێڵی زۆر وردەکاری زۆر لەسەر کوشتنەکە، لەسەر جۆری کوشتنەکە، لەسەر میکانیزمی کوشتنەکە بڵاوەکاتەوە کە ئەمەژە بێتە زۆرتر وەکو بەرنامەجێکی تعلیمی فێرکاری بۆ وەرگر بڵاو بێتەوە کە زەرری لە قازانجی زیاترە. من بەڕێی شخصی خۆم لەگەڵەوەیان نیم هیچ جۆرە هەواڵێکی کوشتن خۆکوشتن بۆ تەفاسیلەی کە لێرە لە کوردستانە بڵاوکرێتەوە بڵاو بکرێتەوە. ئەکرێ بۆ نمونە لە نهایەتی ساڵە وەکو ژمارەکەی بزانی ڕێژەی خۆکوشتن چەنەیە، ڕێژەی مردن، سووتان، ئەوانە چەنەیە، بەڵام لەوە گرنگترەوەیە تۆ بچی بە دوای پاڵنەرەکانی یا هۆکارەکانی پشتی ئەوەی خەڵک بۆچی لە کوردستانە بەتایبەت لە ماوەی دوایە زیاد لە ڕادەخۆیە کوژێ، بۆچی مەسەلەن
ئەکوژێت ینی ئێمە بەدەگمەنێ سەوای لە هاتۆ بەدەگمە ڕۆژێک تێپەڕە بێ هەواڵێکی کوشتن نەبیستن لە یەکێ لە شارەکان یا لە لادەکانی کوردستانە. ئەجا یەکێکی تر لە هەڵەکان کە لەم ڕۆژانەیە بینیمان دوو گەنج لە یەکێ لە گەڕەکانی شاری سلێمانیە کە یەکیان ئەوی تر ئەکوژێت کەناڵێکی میدیایی ئێنێت ڕسمی بکوژ و کوژراوەکە هەردووکی لەسەر شاشەکە بڵاوەکاتەوە دیتێڵ لەسەر ئەم دوو کەسایەتیەکە بەبێەوەی بە هیچ فلترێکی یاسایی ڕۆشت بێ نە دادگا کەیسەکەی وەرگرتووە نە پۆلیس هێشتا مەسەلەن تحقیقاتی تەواو بووە هێشتاوە کۆڵە سەرداوەکان ڕۆن نین میدیای کوردی ئەچێ ئیش لەسەر حکومدانی پێشوەختەکە بە پێشبینی بە تەنەبواتی خۆی تۆمەتبار و تاوانبار دەستنیشانەکە ئەو کاتە پرۆسەی دادگایی کردن و سیستمی دادوەری لە کوردستانە هیچ معنایەکی نامێنێت کە میدیاکان ببنە حاکم و ئەوان حکم دەرکەن لە جێی دادوەرەکە. لە تیۆریەکانی ڕاگەیاندنە تیۆریەکمان هەیە پێڵێن تیۆریی کوتان بۆ معنایی چۆن پێکوتەیەک یا ئەنتیڤایرۆسێک کەسێکە نەخۆشیەکی بێ یا ڤایرۆسەکە چێت لە لەشیەوە ئەنتیڤایرۆسێکی لێ وردە مەناعەپەیەکەوانە وردە ئەو ڤایرۆسە لی دوورەکەوێتەوە مناعە بەر ئەو نەخۆشیە بەرامبەر ئەو ڤایرۆسە پەیەکە. لە میدیاشە هەندێک هەواڵ هەیە هەندێک زانیاری هەیە کە زیاد لە زوم بڵاوەکەیتەوە ئیتر مەناعەپەیەکە ئێستا بۆ نمونە دیاردەی کوشتن خۆکوشتن دزیکردن بەرتیلان واسەکردن مەحسوبیەت منسوبیەت لەبەرەوەی ئەو دووبارە بۆ تۆ لە ڕاگەیان ئێستا خەڵک برایەوە ئاسایە ئێستا عیبەکە ئەوەیە کە تۆ مەسەلەن واسە نەکەی عیبەکە ئەوەیە کە تۆ مەحسوبیەت و منسوبیەت بەکارنێنی عیبەکە ئەوەیە وەلاتەوە کە تۆ قۆپیە نەکەی ئەگە تەلەبەبی عیبەکە ئەوەیە کە تۆ دزی نەکەی عیبەکە ئەوەیە تۆ مەسوول بیت و بەرتیل و ڕەشوە وەرنەگرێی ینی ئەو مەفاهیمانەی کە جاران هەبوو بۆ عیبە و بۆ شەرم و بۆ حیا و بۆ تاوانەوانەیە ئێستا مەفهومەکان هەمووی گۆڕانکاریان بەسەر هاتووە خەریکە میدیای کوردی ئیش لەسەر ئاساییکردنەوەی تاوانەکانەکە ئیش لەسەر ئاساییکردنەوەی پێشێلکاریەکانەکە جاران بۆ نمونە ئەگەر کەسێک دزیب کردایە ڕووی نایە و لە هیچ شوێنە سەری دەربێنێ بەڵام ئێستا زۆر بە شانازیەوە ئێتە سەر شاشە بەڵام من دزیم کردووە دزیەکەشم ئەمەیە و ئامادەشم دووباری کەمەوە یا مەسەلەن جاران ئەگەر یەکێک قۆپی بکردایە بە حیاتی ڕووینە هاولێنێ و هاوڕەکانی خۆی پیشان نایە ئەسڵەن ئەو ساڵە هەر بێتەوە بۆ دەوام بەڵام ئێستا سەر شاشە زۆر بە شانازیەوە باز لەوەکە کە بەڵە قۆپیەم کردووە بەڵام شادەکەم تەزویر نێکتو قۆپیۆ کردووە ئەبێ علامەتی ئیسفامیش بکرێت سەر شادەکە کە چۆن بە قۆپی و بە تەزویرکردن بەدەست نهاتوە بۆیە بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە ئەگەر ئاگاییەکی باشی لە پشتەوە نەبێ ئەگەر کەسێکی بە ئاگا لە پشتەوە نەبێ زەرەکەی لە سوودەکانی زیاترە بێ بۆ لەبەرەوەی تۆ وردەکەم هەواڵانە بڵاوەکەیتەوە ئاساییە بێتەوە لای خەڵکی کە ئاساییش بۆ لای خەڵکی ئەو کاتە ئەوە گوێ بە نەتایجەکانی نایە بەڵکو گوێ بەوەیە کە بە چ میکانیزمێک ئەنجام درا و وەچێ کردوێتی لەکوێ کردوێتی بە دوای ئەو دیتێڵانە ئەگەڕە کە پەیوەندی هەیە بەژانی تایبەتی کەسەکانەوە کامەژێکێکە لەوانەی مەفرۆزای ئالام خۆی لێ بە دوور بگرێنەکەوەی ئیش لەسەر تۆقکردنەوەیان بکە. ئێمە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆ ڕێکخستنی ناوڕۆکی ڕاگەیاندن دانراوە لە هەرێمی کوردستان نزیکەی نوێ یاسایەکمان هەیە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 کە بۆ ڕێکخستنی ناوڕۆکی میدیای چاپکراوە زۆرتر یاسای ژمارە 6 ساڵی 2010 خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن کە ئێستا زۆر جار بۆ تاوانە ئەلکترۆنیەکان بەکارهێنن بە تایبەتەوەی کە پەیوەندی هەیە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یاسای ژمارە 11 ساڵی 2016 مافی بەدەستهێنانی زانیاری کامە لەو ڕۆژەی کە دەرچێتەوە ئێستا هیچی لە تەنفیز نەکراوە یاسای تۆقاننمان هەیە و هەندێک بڕگەی هەیە کە پەیوەندی هەیە بە تاوانەکانی ڕاگەیاندنەوە و هەندێک یاسای دیکەشمان هەیە لەوانە یاسای عێراقیەکان بۆ نمونە یاسای ناوزڕاندن 433 و 434 کە لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵ 1969 ئەمانە باسییان کراوە بە پێی نەوعەتی تاوانەکە ئەم یاسایانە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بەرکارن یاسای ژمارە 10 چاپەمەنی ساڵ 93مان هەیە ڕێنمایی ژمارە 4 وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە بۆ ڕێکخستنی سپەیسی میدیای پەخشکراو لە رادیۆ و لە تەلەڤیزیۆن ئەم جۆرە یاسای و ڕێنمایانەمان هەیە بەڵام ماڵئەسف بە دەگمەن هەم پەرلەمان وەکو جیهەتێک کە یاسا دەربکە بە دواداچوونی هەیە بۆ ئاستی جێبەجێکردنی یاساکان هەم حکوومەتیش وەکو جیهەتی معنی بۆ تەنفیزکردنی یاساکان زۆر بەکەمی ئیش لەسەر جێبەجێکردنی یاسایی یاساکانەکە بەڵکو جۆرێک لە هەڵبژاردننی تایە یاسایەکە لە قازانجی بێ جێبەجێەکە یاسایەکە لە قازانجی نەبێ جێبەجێ ناکە بە دلیلی ئەوەی یاسایی مافی بەدەستهێنانی زانیاری لە 2013 دەرچێتەوەکو ئێستا هیچ تعلیماتێکی بۆ نەکردووە و نایەوێت تەنفیز بکە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریش کە هەیە زۆر جار
لەبەرەوەی یەکێ لە دەستکەوتەکانی ئەو یاسایە ئەوە بۆ ڕۆژنامەنووس دەستگیر نەکرێەوە کەناڵی ڕاگەیاندن دانەخرێ بەشێکی زۆر لەوانەیە کە سکاڵاکان تۆمارەکەن بە یاسای ژمارە 35 تۆماری ناکەن بەڵکو بە یاسای ژمارە 433 و 434 یاسا سادانی عێراقی یاخود بە یاسای ژمارە 6 ساڵی 2010 خراپەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن تۆماریەکەن بۆ لەبەرەوەی لەوەیە هەم دەستگیرکردنی ڕۆژنامەنووسی تایە ئەم دوو یاسایە هەڵبەتە هەربەتەنە بۆ ڕۆژنامەنووس نیە بۆ هەموو خەڵکێکە بەڵام لەوەیە هەم دەستگیرکردنی تایە هەم غەرامە و تعویزیشی تایە کە کەسەکە ناچارەکە ئەگەر تاوانبار بوو وە سەرمێرا تاوانبارە ئەبێ هەم پێبژاردن هەم قەرەبوو بدا بۆ کەسێک کە تاوانەکەی بەرامبەر ئەنجامەوە